لە کاریگەریەکانی بەکارهێنانی مادەی هۆشبەر دەکەین بە شێوەیەکی گشتی و هاوکات ئەو هەوڵانەی کە لەلایەنی پەیوەندیدار و هاوکات لەسەر ئاستی ڕێکخراوی کاری لەسەرکراوە بۆ کەمکردنەوەی بەکارهێنان و هاوکات بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و هۆشیاریەکان بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی چی بۆ و خۆی لە چیدا دەبینێتەوە. زۆر بەڕێز سەرمەند بەرزنجی کارگەری ڕێکخراوی ڕۆشنبەری هۆشیاری تشی مادە هۆشبەرەکان لە ستودی هەولێرەوە میوانی بەیانی کورسستان نوێزم. کاک سەرمەند سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. دەمەوێت دەستێکی بابەتەکەلەوە دەست پێ بکەین. سپاس. وەک ڕێکخراو کە بەدواداچوون یاخود کاری ڕێکخراویەکان بەدواداچوون بۆ هۆکارەکانی بەکارهێنانی مادەی هۆشبەر دەکرێت. هۆکارەکان چین و چ کاریگەریەکیش لەسەر کۆمەڵگە و خودی کەسەکان بەجێ دەهێڵێت؟ سەرەتا ئەسڵاو لە بەڕێست و لە سەردەمبینێرانی کەناڵی ئاسمانی کورسات بەڕێزان تەمان پرسی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بۆتە پرسێکی جیهانی واتە پەیوەندیدار نەبوو بە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان وەکو هەر ناوچە وڵاتێکی دیکە کەوتۆتە ژێر کاریگەری ئەم پەتامەترسیدارە. ئەوەی کە هەیە بەداخەوە یعنی ئێمە لەوەشدا وەکو دەڵە بێشانسین کە هەڵکەوتەی جوگرافیای هەرێمی کوردستان کەوتۆتە سەر ئەو هێڵە ترانزیتە نێودەوڵەتەی کە بۆ بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر بەکاردێنێت. زۆر جار لە کاتی گواستنەوەی ئەم مادانە بەشێک لەم مادانە لە نێو خاچ هەرێمی کوردستان یەکلا دەبێتەوە. واکتا هۆکارە هەرە سەرەکیەکەی ئەوەیە کە ئێمە هاو سنووری لەگەڵ ئەو وڵاتانەی کە بە وڵاتی سەرەکی بەرهەمهێنەری مادەی هۆشبەر دواتر قاچە قچاکانی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر خاچ هەرێمی کوردستان وەکو ناوەندێک بۆ گواستنەوەی یاخود وەکو هێڵێکی ترانزیت بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر بەکاردێنن لێرەوە بۆ وڵاتانی دیکەی جیهان. هەروەها کۆمەڵێک هۆکاری دیکە هەن کە دەکرێت کە ئێمە لێرە ئاماژە بە هەندێکیان بکەین ئەویش بەڕاستی بەکاری و با بڵێن ڕێژەی هەژاری و هەروەها نەبوونی وشیاری پێویست لەلایەن گەنجەکانەوە، نەبوونی ئاستی وشیاری لەلایەن تاکەکانی خێزان لەسەر جیان و مەترسیەکانی کێشەی سۆزداری کێشە کۆمەڵاتەکان، هەروەها کۆمەڵێک هۆکاری دیکە هەن کە دەبنە هۆی زیادبوونی پرسی بازرگانیکردن یاخود پرسی بەکارهێنانی مادەی هۆشبەر. باشە کاک سەرمەند، هەروەک لە قسەکان تا ئاماژەت پێدا کە هۆکاری سەرەکی ئەوەی کە بۆ نمونە لە هەرێمی کوردستاندا ئەگەر بێت و بە بەراورد بە ئامارەکانی پێشووتر بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە زیادی کرد بێت، یەکێک لەوانە کە هاوسنووربوونی هەرێمی کوردستانە لەگەڵ ناوچە سنووریەکانی دیکە و ئەمەش ڕەنگە تا ڕادەیەک بازرگانیکردنی بە مادەی هۆشبەرەوە با بڵێن زەحمەتتر کرد بێت. بە شێوەیەکی گشتی دەکرێت بڵێ ئەم هاوسنووریانە و بازرگانیکردنی قاچاق ئەمە گرفتە گەورە و سەرەکیەکە بێت؟ بەڵێ بێگومان ئەمە یەکێکە لە گرفتە هەرە سەرەکیەکە. بەداخەوە ینی ئێمە جگەلەوەی کە لە وڵاتانی با بڵێن هاوسنوور لەگەڵ هەرێمی کوردستان ئێمە کێشەیەکی دیکەشمان هەیە، ئەویش ئەو بۆشایی ئەمنەیەکە لە نێوان هێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیشە. بەداخەوە زۆر جار قاچاقچیەکانی مادەی هۆشبەر ئەو هێڵەش بۆشایی ئەمنیشان خواستۆتەوە بۆی کە وەکو سەرچاوی داهاتی خۆیان یاخود ئەو گروپە چەکداریە نایاساییانەی کە بەشێک لە ناوچەکانی سنووری نێوان هەرێمی کوردستان و نێوان حکوومەتی عێراق بەکاردێنن ئەو سنووریان قۆرخ کردو بۆی کە لێو بازرگانیکردن بە مادەی هۆشبەر بێن. واتە ئەم بابەتە دەکرێت بڵین بابەتێکی سیاسیشی لە پشتەوەی کە بەداخەوە بیانەوێ هەرێمی کوردستان بە ئاراستە و بە ئاخارێکی دیکەدا بنوە بیکەنە هەرێمێکی بەکاربەری مادەی هۆشبەر وەکو بەشێک لە وڵاتانێک کە هەن دواتر کۆنتڕۆڵکردنی ئەستەم بێت و بێتە هۆی داڕمانی ئابووری و لە دەستدانی توانای مرۆیی و دواتر تێک چوونی شێرازی کۆمەلگای کوردی. بەڵێ یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە کە ئێمە ئەو سنوورە فراوانە کە بەداخەوە کۆنتڕۆڵکردنی ئەستەمە، ینی تۆ ناوچەیەکی شاخاوی دوور و درێژت لەگەڵ بەشێک لە وڵاتە هەرێمیانەی کە هاوسنوور لەگەڵ ئێمە لە کاتی تەنانەت شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعشیش کە ئەو سنوورە فراوانەمان هەبوو لەگەڵیان وەک پێویست نەمان دەتوانێت ئەو سنوورانە کۆنتڕۆڵ بکەین. بەداخەوە ئێستاش کە خۆت دەزانی ینی پرسی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر پرسێکی با بڵێن لە چوارچێوەی تاوانی ڕێکخراوە تا ئەو کەسانی کە بازرگانی پێوە دەکەن بە شێوەیەکی منەظەم کار بۆ بازرگانیکردنی دەکەن. بۆیە کۆنتڕۆڵکردنی ئەو سنوورە فراوانە و ئەو ناوچە بۆ شای ئەمنەی کە باسم کرد ئەستەمە بەڕاستی بۆ حکوومەت هەرێمی کوردستان و بۆ
ئەگەر هەر وڵاتێکی دیکەش بێت ڕەنگە کۆنتترۆلکردنی زەحمەت بێت ئەگەر ئێمە نمونەی ئەمریکا و مەکسیک بێنینەوە کە ئەمریکا وڵاتێکی چەندە بەهێزە تا ئێستا نەیتوانیوە سنوورەکانی خۆی 100% لەگەڵ وڵاتی مەکسیک کۆنتترۆل بکات. باشە کاک سەرمەند وەکو ڕێکخراوی ڕۆشنبیری و هۆشیاری دژی بەکارهێنانی مادەی هۆشبەر ئەو بە دوواداچوونانەی کە کردوتانە بەکارهێنانی مادەی هۆشبەر بە بەراورد بە ساڵی ڕابردوو بە دیاریکراوی لە 6 مانگی ئەم ساڵدا دەکرێت بڵێ ئاستێکی زۆر بەرزتری تۆمار کردو یاخود بە شێوەیەکی ڕێژەی بەرز بۆتەوە. بەڵێ ئەوەی کە هەیە بەڕاستی سیاسەتی ئێستای بەڕێوەبەرایەتی گشتی نێشتنی مادە هۆشبەرەکان و شکردنی سەرچاوی هێنانی مادە هۆشبەرەکانە بۆ نێو هەرێمی کوردستان چونکە شکردنی سەرچاوی هێنانی مادە هۆشبەرەکان بۆ نێو هەرێمی کوردستان هۆکارێکە بۆ کەمکردنەوەی ژمارەی بەکارهێنەرانی مادە هۆشبەر خۆشبەختانە هەوڵەکانیان بەم ئاراستێ تا ئێستا هەنگاوی زۆر باشی بڕیەوە بۆمەش بەشێکی زۆریشی بۆ ئەم دەستگیرکردنی ئەم ژمارەیە کە بەشێکی هەرە زۆریان بازرگان و تەنانەت بازرگانی نێودەوڵەتیشن بۆ هەماهەنگیە بەهێزە ئەمنەی کە لە نێوان هێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەتایبەتی لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمی کوردستان هەروەها بۆ هەماهەنگی لەگەڵ هێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هێزەکانی ئاسایش لەگەڵ هێزە ئەمنیەکانی حکوومەتی عێراق کە وای کردووە ئەم ژمارەیە بە شێوەیەکی بەرچاو با بڵێن ڕوو لە ژمارە دەستگیرکراوەکان بە تایبەتی ئەوانەی کە بازرگانن و بازرگانی نەدەوڵەتیشن نەتوانن پارێزگاکانی ناوەڕاست و باشوور عێراق و پێچەوانەشەوە پارێزگاکانی هەرێمی کوردستان بکەنە شوێنێکی ئامن بۆ بازرگانیکردنیان بە مادەی هۆشبەریانی زۆر جار هەبووە بازرگانی نێودەوڵەتی داواکراو لە لایەن هەرێمی کوردستانەوە لە پارێزگاکانی ناوەڕاست و باشوور عێراق لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیرکراون دواتر ڕادستی هەرێمی کوردستان کراونەتەوە بە پێچەوانەشەوە کەسانی داواکراو لەلایەن حکوومەتی عێراقەوە لە نێو هەرێمی کوردستان لەلایەن هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستانەوە دەستگیرکراون و ڕادستی حکوومەتی عێراق کراونەتەوە تا ئەم هەماهەنگیە بەهێزە بۆتە هۆی ئەوەی کە ژمارەکە ژمارەی بازرگانانی مادە هۆشبەر زیاتر دەستگیر بکرێن کە سەرچاوەیەکە یاخود ئامانجێکە بۆ شکردنی سەرچاوەکانی هێنانی مادە هۆشبەر بۆ نێو هەرێمی کوردستان. کەواتە دەکرێت بڵین ئەمە وای کردووە لەگەڵەوەی کە بەکارهێنانی مادەی هۆشبەر زیاتر بۆ بەراورد بە ساڵانی ڕابردوو بەڵام بەو شێوەیە نییە کە بازرگانان بتوان خاکی هەرێمی کوردستان بکەنە با بڵین شوێنی خۆیان بۆ ئەوەی کە بتوانن بازرگانیەکانی بە دیاریکراوی لێوە بکەن و ئەمش کاریگەری لەسەر بەکارهێنانی ڕێژەکەی بەجێهێشت بێت. بێگومان ینی پلانی حکوومەت و پلانی هێزە ئەمنیەکان بەتایبەتی ینی ئێمە بە تۆزێک ڕوونتر قسە بکەین ئەم بابەتە بۆ هەرێمی کوردستان بابەتێکی نوێ بوو ینی تۆ بابەتێکی نوێ کە ڕوبەڕووی پرسێکی نوێ دەبیتەوە پێویستت بە داڕشتنی کۆمەڵێک پلانە ینی سەرەتا ڕەنگە حکوومەت پلانەکانی وەک پێویست یاخود نێتوانی بێت هەنگاوی کردەی زۆر باش بنێت بەڵام خۆشبەختانە لە دوای دەست بەکاربوونی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم یاسا کۆنێک کە لە عێراق هەبوو کە پێشتریش لە ساڵی 2017 و یاسا لە عێراق گۆڕانکاری تێدا کرابوو هەرێ حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی پرۆژە یاسایەک بۆ پەرلەمانی کوردستان یاسایەکینەوە سەردەمیانەی داڕشت ئەمە یەکێک بوو لەم هۆکارانەی کە دەبێتە هۆی کەمکردنەوە دواتر لە ڕێگەی ڕێکخەری ڕاستپاردنە نێودەوڵەتیەکانەوە پلان بۆ سیاسەتی وەزارەتەکان داڕژراکە چۆن هەنگاوی کردەی بنێن بۆ کەمکردنەوەی مادە هۆشبەرەکان ڕێکخراوەکان هەوڵەکانیان چەفتر کردەوە بە هەمانجی لەگەڵ حکوومەت بۆی کە هەمومان پێکەوە دەستباری ئەم بارە قورسە ببینەوە پێکەوە هەنگاوی کردەی بنێن بێگومان ئەمانە هەموو هۆکارن بۆی کە ژمارەی دەستگیرکراوەکان زیاد بکات کە دەبێتە هۆی کەمکردنەوەی ژمارەکە لە نێو کۆمەلگا دواتر ئێمە دەبینەوە کۆمەلگایەکی لانی کەم ڕێژەی بەکارهێنانی مادە هۆشبەر تێیدا کەم بێت و خۆشبەختانە وەکو لە راپۆرتەکەی بەڕێدشتاندا ئاماژە پێکراوەکە بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 2020 کە پێویستە سنتەریشیانەوەی توشبوانی مادە هۆشبەر لەسەر ئاستی پارێزگاکان بکرێتەوە لە ئێستادا ئەو هەنگاوە کردەیانە دەست پێکردو و لە پارێزگای هەولێر خەریکە لە هەنگاوی کۆتاییدایەوە دواتر لە پارێزگاکانی دیکەش دەکرێتەوە کە بێگومان ئەمەش هەنگاوێکی زۆر باش دەبێت بۆ کەمکردنەوەی ژمارەی بەکارهێنەرانی مادە هۆشبەر چونکە بەشێک لە بەکارهێنەرانی مادە هۆشبەر خواستی وازێنانیان هەیە بەڵام ڕەنگە نەبوونی سنتەرێکی چارەسەری پزیشکی هەرچەندە لە ڕێگەی نەخۆشخانە دەرونیەکانەوە چارەسەرکراون بەڵام هەنگاوێکی کە دەبێت بۆ کەمکردنەوەی بەکارهێنەرانی مادە هۆشبەر بێگومان ڕوونتریش باسی ئەو بابەتەک دەکەین بەڵام بەرەوە دەمەوێت باز بکەین کە هەندێک جار ئەو ڕێکخراوانەی کە پەیوەندیدارن بە
ڕوبەڕووبوونەوەی بەکارهێنان و هەم بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و بەشێک لە چالەکوانی مەدەنی و بەشێک لە با بڵێن ئەو هاوڵاتیانەی کە گیرۆدەی بەکارهێنانی مادی هۆشبەر یاخود کەس و کارەکانیان گیرۆی بەکارهێنانی مادی هۆشبەری کەسێکن تێبینیەکیاندا هەیە کە دەڵێن لەگەڵ ئەوەی کە با بڵێن کۆمەڵی یاسای باشەیە هەم بۆ بازرگانیکردن و هەم بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر بەڵام لە هەندێک کاتدا دەکرێت لە ڕووی یاساییەوە چاوپۆشی لە هەندێک بابەتی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە کرابێت. بە دوواداچوونەکان چی لەم بارەیەوە دەڵێن وەکو کاری ڕێکخراوەیی؟ بەڵێ ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان بۆ کردەوە بەڕاستی هێزە ئەمنیەکان لەلایەن بەڵاترین دەسەڵات کە جەنابی سەرۆکوەزیرانی حکوومەت هەرێمی کوردستانە دەستکراوە کراون بۆی هەر کەسێک بازرگانی کرد بە تۆمەتی بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە تێوەگلابێت لەسەر هەر ئاست و لەسەر هەر پلە پۆستێک دابێت ڕوبەڕوو یاسا بکرێتەوە دەژیر بکرێت بۆ بێگومان ئێمە یعنی بە حکمی بە دوواداچوونەکانمان بە حکمی ئەو هەمانجێ لەگەڵ هێزە ئەمنیەکان هەمانە چەندین کەس یعنی کەسانی با بڵێن باڵا ئەوانەی کە تێوەگلاون بە بازرگانیکردن یعنی لە هەر پلە پۆستێک دابوو بن بە بەڵگەس هەلمێنرابێ کام کەسە بە بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکات دەستگیر کراوە بەنسبەت بەکارهێنەرانیش بە هەمان شێوە ئەگەر با بڵێن بکەونە ژێر چنجی هێزە ئەمنیەکانەوە بێگومان دەستگیر دەکرێن بەڵام بە خۆت دەزانی ئەنی ئێمە لە کۆمەڵگایەشین پابندین بە کۆمەڵێک بنەمای ئاینی و بنەما کۆمەڵایەتێکیان بۆیە زۆر جار ئەو کەسانەی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن لەلایەن ئەندامانی خێزانەکانیانەوە دەشارێنەوە بۆی کە ئاشکرا نەکرێن کە ئەمانە بەکارهێنەری مادەی هۆشبەرن بۆ خودت معلومەوەکو باسم کرد بۆ کۆمەڵگایە خودت بۆ خێزان ئەحراجێک دروست دەکا بۆی کە ئەندامێکی خێزانەکەیان بوو بێتە بەکارهێنەری مادەی هۆشبەر بۆیە ئەگەر ئەم سنتەریشیانەوەیە بکرێتەوە هەنگاوێکی باش دەبێت بۆی کە کەسی بەکارهێنەر بۆ خۆی یاخود ئەندامانی خێزانەکەی وەکو نەخۆشیێک هەرچەندە لە یاساکەدا وەکو قوربانی مامەڵی لەگەڵدا کراوە بەڵام نەبوونی وشیاری پێویست دەنێ و کۆمەلگایشتان وەک پێویست نییە بۆی کە ئەم کەسەی بەکارهێنەرە لە ڕێی هاوڕێیەکیەوە لە ڕێی شێوازی بەکارهێنانی ئەم مادەیەوە شێوازی هەڵی بەکارهێنانی ئەم مادە هۆشبەرەوە کەوتۆتە ژێر کاریگەری وە دوجار بۆتە کەسێکی بەکارهێنەری مادەی هۆشبەر بۆیە بێگومانیانی وەکو باسم کرد حکوومەت هەرێمی کوردستان بە تایبەتیش هێزە ئەمنیەکان چاوپۆشی لە هیچ کەسێک ناکەن بۆی کە کەسێک بازرگانی مادەی هۆشبەر بێت چاوپۆشی لێ بکرێ بۆی کە بە ئارەزووی خۆی بازرگانی بە مادە هۆشبەرەوە بکات بگرە زۆر جار لە کاتی دەستگیرکردنی بازرگان یا خودباندێکی مادەی هۆشبەر ڕوبەڕووی مەترسی بوونەتەوە ڕوبەڕووبوونەوە بوونەتەوە بەتاخەوە بەشتیان شەهید و قوربانی و برینداریشیان داوە ئەمانە هەموو هەوڵ و هەنگاوی زۆر باشن بۆ ئاراستەیەدا دەکرێت هۆشیاریەکە لەناو بەکارهێنەراندا هۆشیارێکی باڵا نەبێت و بەکارهێنانی مادەی هۆشبەر یەکجار و دووجار بەپێی ئەوەی کە هۆشیاریەکیان لانیە بیانگەێنێتە ئاستێکی با بڵێن مەترسیدار و ببێنە بەکارهێنەری سەرەکی مادەی هۆشبەر لە ڕووی هۆشیاریەوە ڕۆڵی ڕێکخراوەکان تا چەندە کاریگەر بۆ ئەوەی هۆشیاری تەواو لەناو هاوڵاتیاندا بڵاو بکەنەوە بێگومان ینی پرسی بەرەنگاربوونێ مادەی هۆشبەرەکان پرسێک نییە بە تەنها بە حکوومەت هەرێمی کوردستان یان خود بە هێزە ئەمنیەکان بکرێت هەمومان ینی ئەم بابەتە بەرپرسیارەتیش هەمەلایەنێ ئێمە ژۆکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە بەشێک لەو بەرپرسیارەت ئەمان کەوتۆتە ئەستۆ بە شێوەیەکی گشتی هەوڵ و هەنگاوی خۆمان بەو ئاراستەیە ناوە هەر کەسەوە بەپێی تایبەتمەندی کاری خۆی ئێمە وەکو ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی کە ئەرکمان وشارکردنەوەی تاکەکانە لە زیان و مەترسیەکانی مادە هۆشبەرەکان هەنگاوی کردەی زۆر باشمان ناوە بۆی کە ساڵانە دەیان کۆڕ و سمینار و چاڵاکی زانستی لەسەر ئاستی ناوەندەکانی خوێندن بۆ چین و توێژەکانی دیکەی کۆمەلگا ئەنجام دەدەین بەم ئەم هەنگاوانەشمان بۆتە هۆی لانی کەم وشارکردنی زیاتری کۆمەلگا لە زیان و مەترسیەکانی مادە هۆشبەرەکان و من دەمەوێت هەر لەسەر ئەم بابەتە ئاماژە بە خاڵەکی دیکە بکەم ئەویش ئەوەیە کە ئەو کەسانێک کە بە تۆمەتی بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر دەکرێن لە ماوەی دەست بەسەرکردنەکەیاندا جگەلەوەی کە لەو چاکسازیەکاندا دەمێنەوە هاوکات لەلایەن هێزەکانی ئەمنیەوە خولی وشارکردنەوە لە زیان و مەترسیەکانی مادە هۆشبەرەکانیان بۆ دەکرێتەوە بۆی کە لە دوای ئازادکردنیان کە گەڕانەوە نێو کۆمەلگا جارێکی تر پەنا نەبەنەوە بۆ بەکارهێنانی مادە هۆشبەرەکان واتە
جگەلەوەی کە ئێمە وەکو ڕێکخراوەکان حکوومەتیش پلانی وشارکردنەوەیە بووە بێگومان هەر هەنگاوێکیش بە ئاڕاستەی وشارکردنەوەی زیاتری کۆمەڵگا بێت چ لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چ لەلایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەت هەرێمی کوردستان بێت ئێمە بە هەنگاوێکی پیرۆز و مایستایشکردنەوە جێگەی دەستخۆشی و ئێمە بەرزاری دڵچەنگێنین. بەڵێ سپاس بۆ بەڕێستان، زۆر سپاس بۆ سەربەند بەرزنجی کارگێری ڕێکخراوی ڕۆشنبیری هۆشیاری دژی مادە خۆشبەرەکان کە ڕاستەوخۆ لە ئەستودیۆی هەولێرەوە میوانی بەیانی کوردستان نیوز.